بەیەک لە چیرۆک کۆتایی بەم وتارم دێنم چیرۆکێکە لە صحیحی نەسائی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە جێڕێتەوە ئەعرابیەک هاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە چیرۆکە لەسەر ڕازگۆییە هاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا من هاتووم باوەڕت پێ بێنم و هیجرەت کەم لە پێناوی خوای پەروەردگارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی ئاگادار کردەوە کە تەوسیەکەن ڕێوشێنیان پێ نیشاندا کە لە مەدینایە مایەوە و پاشان چوویەکێک لە غەزوەکانەوە لەگەڵ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام دوای تەقسیمکردنی غەنیمەتی غەزوەکە بەشی ئەو ئەعرابیەیان برد کە لە بادی واتە لە دەشتەچی بوو کەسێکی دەشتەچی بوو و هەندێک لە عولەمان کە شەرح حەدیثەکەیان کردووە فەرمون شوانی وشتر بوو بەشی خۆیان بۆ بر کە لەو غەزوەدا بەشداری کردو بۆیان بردیان ئەمە بەشیوتی ئەمە چێوتی ئەمە بەشی تۆیە لەم شەڕەیە کە بەشدار بووی لە پێناوی خوای پەروەردگارە فەرمی ها وەلای پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من باوەڕم پێ نەهێنای و هیجرەتم نەکردووە لەبەر خاتری ماڵی دنیا ئەم غەنیمەتەم پێ بدەیت ئەفەرمێ بە پێغەمبەری نازاری فەرمووتی ئەی پێغەمبەری خوا من هیجرەتم کردو و ئیمانم هێناوە بە خوای پەروەردگار و ئەجەنگم لە پێناوی خوای پەروەردگارە هەتاکو تیرێک بیدا ئەفەرمێ دەستی بر بۆ گەردنی فەرمی تیرێک بدا لێرەم و شەهید بم لە پێناوی خوای پەروەردگارە ئەفەرمووی دوای تێپەڕبوونی کاتێک دیسان بەشداری کردەوە لە غەزوەیەکی تر و لە پێناوی خوای پەروەردگارە جەنگا ئەفەرمووی کاتێک کە جەنازەکەیان هێنایەوە شەهید بوو سەحابەکانە فەرموون سوێنە خۆ فەرمووی وەڵڵاهی پەنجەی لەسەر چ جێگەیەکدا نابوو لە گەردنی ڕێک تیرەکە لەوێیدا بوو فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو پیاوە نەبوو کە بەو قیسەی کە بە ئەو پیاوە نەبوو کە وتی تیرێک بدا لێرەم فەرموویان بەڵێ فەرمووی ئەمە ڕازگۆ بوو لەگەڵ خوای پەروەردگارە خوای پەروەردگاریش لەگەڵ ڕازگۆیەتیەکەی خۆیان کردی کە ئەو پلەی شەهیدی پێبەخشی بۆیە هەر کەسێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک بە ڕازگۆیانە لە فەرمایشتێکی ترا فەرمێ بە ڕازگۆیانە تەڵەبی شەهادەت لە خوای پەروەردگار بکە یعنی ڕازگۆ بێ لەگەڵ ئەو تەڵەبە و ئەو دوعایی کە لە خوای پەروەردگارێکە ئەگەر خوای پەروەردگار پلەی شەهیدی پێبەخشێ ئەگەر لە ناو جێگاکەشیان بمرێ ئەفەرمێ پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جبەکەی خۆی داکەن و تێوەی پێچە و عولەمایانە فەرموون شەهید کاتێک کە شەهید دەبێت لە مەعرەکەیە بەجلەکانی خۆیەوە ئەنێژرێ ناشۆرێ و کفن بکرێ بەجلەکانی خۆیەوە ئەنێژرێ بەڵام فەرموون ئەم بەجلەکانی خۆیەوە بەڵام جبەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ڕێزلێنانێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەو سادقێتیە کە لەگەڵ خوای پەروەردگارە هەیبووە وەکو شاهیدیەک بۆی جبەکەی تێوە پێچا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پاشان نوێژی لەسەر کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دوعای بۆ کردوتی پەروەردگارە من شاهدی ئەدەم ئەمە بەندەی تۆیە لە پێناوی تۆیە هیجرەتی کرد و لە پێناوی تۆیە جەنگی هەتا شەهید بوو پەروەردگارە و من شاهیدم لەسەری ئەمە بەرهەمی چی بوو بەرهەمی ڕازگۆیی بوو گرنگە ئێمەی موسڵمان ڕازگۆ بین و خۆمان بە سیفەت و ئاکاری ڕازگۆیی بڕازێنینەوە و سەبر و ئارامی بگرین لەسەر ئەم دینە ئەمجا ڕازگۆییمان دەسەکەوێ داواکارم لە خوای تەعالا هیدایەتمان بدا تەوفیقمان بدا لە زمنی ڕازگۆیانە هەژمارمان بکا بمانجێڕێ بەو کەسانەی کە ڕازگۆن و بەڕاستی لە قیامەتیشا لەگەڵ ڕازگۆیانە حەشرمان کە داواکارم لە خوای پەروەردگار تەوفیقمان بدا هیدایەتمان بدا بۆ ئەوەی ڕازگۆیی لە ئاکار و ئەخلاق و ڕەوشمانە ڕەنگ بداتەوە سەبر و ئارامیمان پێ ببەخشێ لە بەرامبەر ئەو تاقیکردنەوانەی کە تاقیمانەکاتەوە سەرکەوتومان کە سەبر و ئارامیمان پێ ببەخشێ داواکارم خوای پەروەردگار ئەم مەجلیسەمان بە مەجلیسی ذکر بۆ حسێب بکە بمانجێڕێ بەو کەسانەی کە بە ئیمانەوە بژین و بە ئیمانەوە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين.